جەنە هەمووشی ناخۆشتر ناوی چییە؟ پۆشۆ. جاعیبی چییە؟ والله خۆشترین ناویە طبعا هاتە ژوورە و خواگەدارە نییەوە لیمۆزانی ڕێک بوونی باوک میلیات کورە تازە باوکتان ڕۆژتۆستە باوکیتان بۆ زیینۆکەم بەخوا شومۆشتانە ناکەم من. کاکە ناوەکەیە گۆڕی جا بێنە پێ ساقە بەسە کاتەکە نووسراوە خۆشحاڵین بە ئامادەبوونتان بۆ شەکرا خواردنەوەی ئەمیرە بۆسە. زەرەر ناکەی. قسە مام بکەیت ڕازی نا بە. والله نایکەم بەخوا کوڕی نۆخەت نەبێ نایکەم. کوڕی نۆخەت دە باشە من ئەچمە سلێمانی بە دوای پوشۆ ئەگەڕێم ئەڵێم دایکم ڕازیە وەرە بەداوای. کاکە یادە تۆ وەرە کاکە. کورە وتم نەیانی نە. دایکە تۆژەوە لە ئینکاری. ئەلو زاواگیان زاواگیان چۆنی؟ بەڵێ کاکە ڕەحمان گیان کوی حواڵت؟ کاک ڕەحمان بەخوا لای هەنارە تێگەیشتم زاواگیان فریام کەوە. زاواگیان فریام کەوە لێم قەوماوە. لۆ چ بووە؟ بە قوربانە من فریای بێژەنکەوە ڕۆی بۆ سلێمانی. چ بکەم؟ بابستە سلێمانی دەستە چێدەری با بچی ئەمە چ بکەم؟ کورە نازاوا گیانە ڕووی بە شوێن ئەو کابرا نایچی بوو پۆشۆیە تۆشۆیە چییە؟ چوو بە شوێن ئەوەیە ئاڵێچمە هێنمەوە بێشی پێ بکەیت ئێمنیش نایکەم. ئەوە دوو بەڕاستە ئەی هاوار ئەی هاوار یعنی بەڕێکەتی ها ئێستا تەلەفۆنی لۆ دەکەم خەمن نەبی ئێستا لۆی دەکەم. ئێستا ڕووی فریاکەوە بە ساقە و بم زاواگیان. گوناح نییە غەدر لە ئەبڵە ئەمیرەی بکرێ. تۆ بێنە دایکە. ئەرێ سەعدی شتێکم زۆر لە لاسەیە تۆ بۆچی پێ ناخۆشە دایکم شوبکا بۆ پیاوە؟ ئەبڵە ئەمیرە یەک پارچە پەنیرە ئەو غەدرە لۆ لێ دەکەن ئەو جاحێڵە بێت بۆ پیرێمێ دەڕزیێ بکە. باشە قوربانێ بم زاواگیان بەخوا گیانێکم بە توێ فریام کەوە بە قوربانێ بم خێرا بڕۆ ڕایگرە. دەی خۆدا حافیز.